باڵێ دیارە و هێرشانە لەلایەن گروپە چەکدارەکانی سنووری ناحیەی جەلەولا و بەتایبەتی لە سنووری حەوزی حەمرین لە دوو سوورماتەوە تاوەکووە تا ڕۆژ ئاوای خانەقین درێژ دەبنەوە لەوێ گروپە چەکدارەکان بە شێوەی پچڕ دەستیان بە هێرشی چەکداری کردووە و بەتایبەت لەم چەند هەفتەی کۆتاییدا هێرشەکانیان زۆر بەچڕی بۆ سەرهێزە ئەمنیەکانی عێراق بەتایبەتی سوپای عێراق کە لەو ناوچەردان دەست پێ کردووە. دوایین هێرشیان کاتژمێر نزیکی 11 شەوی ڕابردوو بوو کە لە هێرشێکدا بۆ سەر گوندی ئیسلاح کە لەوێ لیوای 20 سوپای عێراقی تێدایە. لە ئەنجامی هێرشێکدا سەربازێکی عێراقی کوژراوە، سەربازێکی دیکە بریندار بوو. سەبارەت بە زیانی گروپە چەکدارەکان هیچ ئاسەوارێک نییە و ئەوەی کە باسەکرێت لەلایەن سوپای عێراق و بەرپرسانی پێشمەرگەش کاوسنوورن لەگەڵ سوپای عێراق و ناوبەناو هێرشی چەکداری بەسەروانیش ئەنجامەدرێت. تەواوی ئەو چەکدارانەی لەو سنوورانەدا باکردەوەکانی تەقاندنەوە هێرشی چەکداری ڕەفاندنی هاوڵاتیان و هێزە عێراقیەکان هەڵدەسن، تەواویان پاشماوەی چەکدارانی داعشن و بەوتەی بەرپرسێکی هێزەکانی پێشمەرگە بۆ NRT لە سنووری حەوزی حەمرین بە شێوەیەکی گشتی تاوەکاتە دوو سخورمات و لەوێ چەکدارانی ڕێکخراوی داعش دەستیان باخۆ ڕێکخستنەوە کردووە و باسنەوە کرێت کە بەوتەی ئەو بەرپرسە سەربازیە هاوکاریەکی زۆری مادیش لە ئێستا داکرێن بە ئەمانجی ڕێکخستنەوەیان. ئەو باسی ئەوەی کرد کە دەستی دەرەکی لە پشت دەعمکردن و تەکویلی مادی ئەم گروپە چەکدارەوەیەوە لە ئێستادا ئەو گروپە پێشبینی ئەوەی کردووە کە گروپەکە زیاتر دەست بە چالاکی زیاتر بکاتەوە و پێشبینی ئەوە ئەکرێت کە ئەم هێرشانەکە هەندێکی لە ئێستادا بە ڕۆژ بۆ سەرهێزە عێراقیەکان ئەنجامەدرێت بگاتە ئاستێک کە بتوانن بە شێوەیەکی گشتی ناوچەیەک کۆنتترۆل بکەن و لەو ناوچە کۆنتترۆل کراوەدا ئەوان زیاتر گرنگی باکاری خۆڕێکخستنەوە بە ئەنجامدانی هێرشی چەکداری بدەن و بە شێوەیەکی زیاتر لەوەی کە چاوەڕوان دەکرێت خۆیان ڕێک بخەنەوە هەر بەوتی ئەو بەرپرسەی پێشمەرگە هێزە عێراقیەکان تا ئێستا لا ڕوبەڕووبوونەوەی جددی ئەو هێزە چەکدارانەدا دەستەوەستانن. ئەو دەڵێت پێش ئەوەی هەر هێرشێک بۆ هەر ناوچەیەکی کۆنتترۆل کراوی داعش لە سنووری حەوزی حەمرین لەلایەن هێزە عێراقیەکان بەتایبەتی سوپا و حەشدی شەعبیەوە ئەنجام بدرێت پێش چەند ڕۆژێکەوان باس لە ئەنجامدانی هێرشەکانەکەن بەوەش ئەو چەکدارانە ئاگاداری ئەنجامدانی هێرشەکە و چۆنێتی هێرشەکە و حەجمی هێرشەکەشە بن شوێنەکانی خۆیان چۆڵ دەکەن، بۆیە بەم شێوەیە ناتوانێت ڕوبەڕوویان ببنەوە و ناوبەناو هێرشەکەنە سەر هاوڵاتیانی مەدەنی لە گوندەکان بەتایبەتی گوندە کوردنشینەکان و هێرش دەکەنە سەر هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی پۆلیسی عێراق بەتایبەتی لە گوندەکانی باکووری ناحیەی جەلەولا کە دوا هێرشیشیان هەر بۆ سەر ئەو گوندانە بووە. بەڵێ گەرمیان سپاس بۆ زانیاریەکانت.